مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران پێی ناوەتە ڕۆژی دێمەوە. ئێستا بەفر و باران لە بناری چیای گۆیژە بە تێکەڵی دەبارێت و ئەوان بەردەوامن لە مانگرتنی خۆیان. ئەوان بڕیارە بۆ سبەینێ داوا لە هاوڵاتیانیش دەکەن کە بێنە ئێرە و لەگەڵ شەتەکانیانە. نوێچمە لای مامۆستا عوسمان گوڵپی تەبێژی مانگرتوان مامۆستا سڵاوی لێبێت تەڕی شەبیت. ئێوەمە تەڕبوونی تێکەوێ ئاوی تێکەوێ بەفری تێکەوێ لافاوی تێکەوێ بەڵام شەتەکەم لە بەم مامۆستا زۆر ساردە ئێستا بەفری شەبارە. ئێوە داوا لە هاوڵاتیانەکەن کە سبێنێ بێنە ئێرە بۆچی؟ داوامان لە هاوڵاتیان کردووە بازار و دوکانەکان داخن لە دوای نوێژی هەینیەوە و خەڵک ڕووکاتە ئێرە بۆ ئەوەی بەم دەسەڵاتە بڵێن بە هەموو بارودۆخێکە ئەمە پشتیوانی ئەم هاوڕێیانەمانین دەڕۆژەنانیان نەخواردووە لەژێر خێمەیەکە کە بەفر و باران دەستی پێکردووە کۆڵ نادەن هاوڵاتیانیش با چەترێ گەڵگرن لە دوای کاتژمێریەکەوە و بێن لێرە پشتیوانیان بکەن لەبەرەوە داواکەین لێیان سبەینێ بە فراوانی بە خۆیان و چەترەکانیانەوە بێن لێرە پشتیوانی دووبارە بکەنەوە ئەوەی کە لێرە ئیرادەیە تیمی پشتیوانیمان گرتووان بەفر ببارێ باران ببارێ لێرەین و پەیامەکانمان ئامانجەکانمان ئەوەندە گەورن کە بەرگەی هەموو بارودۆخێک بگرین. دۆخی و تەندروستیان چۆنە؟ دۆخی تەندروستیان وردە کاریگەری مانگرتنەکان لەسەر دەرکەوتووە هەندێکیان بۆ نمونە تیمە پزیشکەکان ئەڵێ تەندروستیان باش نییە بەڵام خۆشبەختانە تیمی تەندروستی بەردەوام لێرەیە بەدەمیانەوەیە تەمەناکەن باشتر بێ و سەحەتیان جێگیر بێ. گوڵی بۆ تر تەڕ نەبی لە ئێسادا بەفربارین لە چێ گۆیژە دەستی پێ کردووە و لە بناری چیای گۆیژەش بەفربارین ئێستا دەستی پێ کردووە و بەفر و باران تێکەڵ بووە و خێوەتی مانگرتوان تا بێت قەرەباڵەختر دەبێت بە شێوەیە کە ئەو بەژێر قاچی مانگرتواندا تێدەپەڕێ ئەمان لە ماگرتن بەردەوام و بانگە شێوەش دەکەن کە سبەینە هاوڵاتیان چەتەکانی هەڵگرن و بێنە ئێرە.